زۆر گرنگە ئاخۆ یانەکانی کەرکووک بۆ ئێساکەوایان هاتووە تەنها شەڕی مانەواکەن لە خولەکانە و هیچ جانێک نبینین شەڕی نازناو بکات و بێوێ جارێکی تر تۆپی پێی وەرشی کەرکوو بگەڕێنەوە سەر ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی ئایا تەواوی شەقامی وەرشی بەرپرسیارن بەرامبەر بە مێژووی تۆپی ئەم شارە یاخود ئەتوانین بڵێ هەندێکیش گلێ و گازندیانەیە کەوەکو پێویست هاوکاری ناکرێن و جارێکتر نانێ بگەڕێتەوە دۆخێکی ڕاستەقینە کە هەمومان نەمانزانی کەرکووک و کەرکووچەکان چەندە وەرچێکی جوانیان کردەوە هەمیشە بەروبوومێکی باشیان هەبووە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە ئێمە باس لە یانەی خاکەکەین کاتێککە ڕاهێنەرێک هاتووە بۆ یانەی خاک و توانی یانەی خاک بپارێزێتەوەی دابەزێتە پلەکانی تر بۆ خولەکانی کوردستان ئایا مانەوەی خاک لە خولی پلەیکی کوردستان تۆ بڵێ دەستکەوتێکی باش بێ بۆ ئەو یانە مێژوویە تەواوی ئەم بابەتە لەگەڵ ڕاهێنەر دارا محەممەد باسەکەین. سڵاو کاک دارا بەخێر دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سپاس کاک دارا بعد دقیقاً بەو پرسیارە دەست بکەم کە ئێستاش بەر لە بەرنامەکە گفتوگۆیەکی بچووکمان کرد کاتێک کە تۆ بووی بە ڕاهێنەر یانەی خاک ئاستی لە دابەزی نابوو لە خولی پلەیەکی کوردستان چۆن بۆ بڕیاردا ببی بە ڕاهێنەر ئایا تاکتیکی ڕاهێنانەکەت گۆڕی یاخود یاریزانەکە چ بەر پرۆگرامێکدانەکە یانەی خاک پلەی دووبارە بەرز بووەوە؟ زۆر سپاس ئەوەی ڕاستی بێ کە پێش قۆناغی یەکەم یاریەکیان مابوو لەگەڵ شۆری جەیە ترداوایان لێم کرد بچمە یاریگا ئەو تەمەشاوی یاریە بکەم لە دوور و نزیکەوە تەمەشای تیپەکە بکەم ئیتر ڕۆیشتم کاکدابان تەلەفۆنی بم کرد کە مدیری یانەکەیە جێگری مامۆستا مزەفەرە کاپتن مزەفەرە بڵین چوم لە نزیکەوە تەمەشای تیپەکەم کرد تیپەکە تەواو ڕۆحیەتی تیانە مابوو تەواو یعنی وەزعیان باش نەبوو ئەوە بوو ئیتر دوایی نەکەوتم بڵین جەدوەلی قۆناغی دووەمم بۆ بنێرن بەس پەلەم لێ مەکەن 4-5 ڕۆژێ مەجالم بدەنێت تا تەمەشای جەدوەلەکەکەم چکە من دوو یانەی دیگەش لەسەر خەتا بوون لەگەڵ لە خولی نایبی کوردستان خۆیان شاگەدارن کە منەوانم هەش ڕەفز کرد چەند هۆکارێک دیگەشە بوو کاری ماڵەوە شە بوو کە نەتوانم ئەو قۆناغە بچمە دەرەوە با ئەوەش نەکەینە گرفتێ بلێم لە بەریانەوە شیخاک نا قۆناغیەوە شمە بوو کە مناڵەکانم کچەکانم تەلەبەن و ناتوانم خێزانم مامۆستا ناتوانم ئەو قۆناغە دەرچمە دەرەوەیشە ئیتر تەمەشای جەدوەلەکەم کرد بە حەقیقەت یعنی دراستێ جەدوەلەکەم کرد تەمەشام کرد یاریەکان هەمووی لە بەرژەوەدی خۆمانە ئەگە بتوانین گۆڕانکاریە لە تیپەکە بکەین دار و دەستەی ئیدارە لەگەڵ مەدەست لە ناو دەست بتوانین یاریزان پەلکێشکەی نەیانەکەمان ئەتوانین یعنی شتەکان باشکەینەوە تەنانەت خاڵەکانم تێبینیەکەم کرد لە خاڵەکان ئەگە 12 خاڵ بەسەرەوە ئێمە خۆیان 4 خاڵیانە بوو کە من دەستم بەکار کرد وتمەگە بیکەین بە 12 خاڵ لەو کۆی هەشتیاریە یان 13 خاڵ یان 14 خاڵ ئێمە دانابەزین یعنی نەجاتمان دەبێت قورتار دەبین ئیتر کە دانیشتم لەگەڵ یانەوتم ئێوەتم محتانوتیان کاپتن بە حەقیقەت یعنی جێی دەستخۆشی شەیداریانی وەرشی خاک کاپتن مزەفەر و دابان و مامۆستا عەبدوڵڵا و مامۆستا سەمیر وتیان چی یاریزانێکت پێویست ئێمە بۆتیێنی ئەوە شتێ دڵخۆشکەر بوو تەمان ئیتر کە پلانماندانا و چۆن تیپەکە قۆناغی دوم بەڕێوە بین ئەمە هەموو پلانەکە بوو تقریبا نزیکەی 8 یاریزانتانەوە یاریزانمان گۆڕی پیشەگەرمان هێنا پیشەگەری ئێرانیمان هێنا دوو پیشەگەری بەغداییمان هێنا ئەوە بوو ئەنجامەکەی کە ئێستا لە کۆتایی خولەکەیان سوپاس بۆ خۆیانی وەرشی خاک قورتار بوو. بەڵێ کاک دارەبان پرسیارێکە لێ بکەم بەڵام وەکو ڕاهێنەری یانەی خاک نا بەگشتی بەڕێستان خاوەن مێژوویکی دیارن لە تۆپی پێی عێراقا لە ئێستاە وەرزشی کەرکووک لە جیتموحی ئێوەیە ئایا ئەبێت یانەکانی کەرکووک کە ڕۆژانێک داینەمووی جوانی تۆپی پێ عێراق و کوردستان بوونە ئێستا تەنها بەس شەڕیمانەوە بکەن و شەڕێەوە نەکەندا نەبەزنا خولەکانی خوارەوە ئێمە من دایمە و تومە کەرکووک دوای بەغدا سەرچاوە بووە بۆ یاریزان جەناب شاماژەت پێکرد لە راپۆرتەکەیە ئێمە یاریزانی کەرکووک نەبێ خولی کوردستانش لاوازە ئێمە ئەگە تەمەشا بکەی سەرتاسەری کوردستان بەڕاهێنەر و بە یاریزانانەوە هەموو یانەیەک دوو کەرکووکی سێ کەرکووکی تایە چی لە یاریزان بێت چی لە ڕاهێنەر بێ ئەمە دەستکەوتێکی زۆر گەورێ بەڵام لەم ساڵانەی ئاخیر بەداخەوە زۆر بەداخەوە من لە چەند کەناڵێ دیکەش باسم کردا کێشەی ئیداریمان هەیە هۆکارەکەش ئەوەیە کە یانەکانمان ئاوا لاواز بن ئێمە ئەتوانین لە سات و کاتێکە پشگیریانەیەک بکەین بە هاور هەمومانەوە چونکە کەرکووک شارێکی دیارە لە وەرزشە چەند یانەیەکمان هەیە بەرچاون لە کوردستانە و لە عێراقا
ئەتوانین ئەو یانانە نەگەنە ئەم وەزعی کە ئێستا تایان ئەتوانن سەرەتا چارەسەرێ بدۆزنەوە ئەو چارەسەرش زۆر کێشە نییە و زۆر قورسش نییە وەرزشوانان دابنشن ئیشەکە هەمووی لە لای مادەیە ئێستا وەرزش بە مادە هەموو ژیان سیستمی حیات وایە بەڵام تۆپی پێیەکە تۆ توانی بڕۆ یاریزان بێنی یاریزانە کەرکوچەکانی خۆت ئەگە بتۆ بتەوێ بیانی تۆ شاری کەرکک دەبێ موچەیە باشیان بۆ دابین بکەیت ئەمە هۆکارێکە هۆکاری دووەم بە حەقیقەت زۆربوونی یانەکانە زۆربوونی یانەکان کێشەیەکی زۆر دروست کردە چونکە یاریزان کەم بووەتەوە لە شاری کەرکک وەک ساڵانی پێشوو نییە ساڵانی پێشوو ئێمە نزیکەی لە خولی عێراقی و خولی کوردستانی نزیکەی 6 تا 7 یاریزانمان یاریکرد بە هەردوو خولەکەوە ئێستا یاریزانەکانمان دیارن ئەم جیلانی کە تازە بەداخەوە جیلی تازە کە هەڵدەستی و بەرچاو دەبێ وەکو پێویست نین ئاستی سەقافەی ڕاضیان وەکو پێویست نییە تەمەشاکەی ساڵێ دو ساڵێ تۆ پێ نەکەن و کۆتایی بە ژیانی وەرزشیان دێت ئەمەش هۆکارێک کاک دارە قوتابیمان هەیە ئەگەر لە ڕووی ئەکادیمیشە و وەرزشوان بن تا چەند توانیویانە خزمەت بە شەقامی وەرزشی کەرکووکەن یاخود لەگەڵ هەبوونی ئەو کێشە و گرفتانە ئێوە تا چەند هاوکاری هەم مادیتان کراوە هەم معنەوی چونکە وەرزش هەم ڕوحە هەم توانای جەستەیە تا چەند زەمینە سازیتان بۆ کراوە بۆی بتوانن هەنگاوی باش بنن ئێمە وەک یانە باز بکەین یان وەک شارەکە باز بکەین با بەگشتی تێڕۆنیمان بۆ شارەکە هەبێت تێڕەویمان بۆ شارەکە بەداخەوە من وتومە دایما پێش ئەوەی ئیداریەکی باشبی پێش ئەوەی یاریزانێکی باشبی پێش ئەوەی ناوگژیوانێکی باشبی دەبێت ئاستی سەقافی وەرزشی زۆر بەرز بێ ئاستی سەقافی وەرزشی زۆر گرنگە لە وەرزشە چونکە بۆ درێژە بە ژیانی وەرزشیت دەدا خەونەکانت دێنێتە دی ئێمە لە شاری کەرکک هەمومان نەزانین ئەوانی وان نزیکین لە ناو وەرزشەوە ئەم ساڵانەی ئاخیر بەداخەوە ینی کرمان شامازی پێکرد ئێمە کەسی گونجاو لە شوێنی گونجاو دانەنراوە ئەوە هۆکارەکەیە چەند هۆکارێ دیکەش هەیە من دایما باسیەکەم ئێمە یانەکانمان پشتگیر نین لەگەڵ یەکە وەرزشوانانمان پشتگیر نین لەگەڵ یەکە یەک مەجموعانی و یەک گروپ و یەک تیم نین تەنانەت ئەگە تەمەشا بکەی ئێمە من بۆ ئاماژەم پێکەوتم چەند نادیەک دروست بۆ چەندیانەیەک دروست بە هۆکارەکەیەوە لاوازی وەرزشی کەرکووکە نا بە عەکسەوە ئێمە دویانەمان هەبێ لە چواریانە باشترە سێیانەمان هەبێ لە دەیانە باشترە ئەمانە توان تەمسیلی کەرکووک بکەن ئێستا ئێمە بۆ نمونە یانێکمان نییە لە خولی نایەبی کوردستان تەمسیلمان بکە یانەیەکمان نییە لە خولی نایەبی عێراق کە ئەم شارە ساڵانێک ئێوە و ئەمنش ئاگادارین ساڵانێک هەمویانە بەهێزەکانی عێراق ڕووی دەکردم شارە ئێستا بەداخەوە ئەمەش پلانەکە ئەوەیە کە شتەکان بە جوانی مامەڵی لەگەڵا ناکرێ و دابین نەکراوە ئەمە هۆکارە بە حەقیقەت هۆکاری دووەمش چۆنی پێ بڵێم ئەگەڕێمەوە سەر مادەکە شتی سەرەکیە و بەرنامەی سەرەکی وەرزشوانان چونکە ژیانی وەرزشوان ئەگە موچەیەکی باشی نەبێ بتوانێت خۆی بەڕێوە ببە ئەوە زۆر قورسە بە وەرزشوان بەڵێ کاکدارە بام پرسیارە بکەم وەڵامەکەشم پێویستە ڕاهێنەرێک کاتێکا بێتە ڕاهێنەری یانەیەک یاخود لە حاڵەتێکی تایبەتا بێ تۆ ئێستا ڕاهێنەریت دوو یاریت ماوە ئەگە ئەم دو یاریە ببیتەوە نازناوەکە بۆ تیپەکەتە بی و یاخود ڕاهێنەری یانەیەشت دوو یاریت ماوە ئەگەر ئەم دو یاریە بدۆڕیت دابەزیتە خوارەوە بۆ پلەبەندی خواردتر لێرەیە کام ڕووداوە یاخود کام حاڵەتە بۆ ڕاهێنەر قورسترە ئەو دویارەی بیباتەوە نازناوەکە بات یاخود ئەو دویاری ئەگە نەیباتەوە دابەزێت پێش وڵامیەوە بدەمەوە ئەمە هەموو ئەمێنێتە سەر پلان و خوتەی ڕاهێنەر ئەمە هەردووچی قورسە بە کام حاڵەتیان قورستە هەردووچی قورسە چونکە ئەوە بی بە پاڵەوان ئەمەش دەبیتە هۆکاری شکستی یانەیەک تێدەگەی لە من هەرکی مێژوو تۆمارێکات مێژوو هەرکی تۆمارەکە کەچی بە شکستی یانەکە و دابەزی یانەکە دەڵێن لەسەر دەستی دارا محەممەد دابەزی کەچی ئەنجامەکەش خولەکەش ببا و کاسەکەش بەو بێ بە یەکەمی خولەکە دەڵێن لەسەر دەستی ڕاهێنەر دارا محەممەد بوو بە پاڵەوانی خولەکە ئەو بڕیارە هەردووشی قورسە بەڵام جەنابەت ئاماژەتش پێکرد ئەمە هەمووی ئەگەڕێتەوە ئەگە چیانەیەک پلانی
ڕاستی نەبوو پلانێکی تۆکمەی نەبوو خاڵی دووەم ڕوبەڕوویە بێتەوە کە دابەزینە پلانێکی تۆکمەتش هەبوو پلانێکەتە بوو توانی تیمەکە بە جوانترین شێواز دروستکەی ئەوە جەناب تاماژە بێ خاڵی یەکەمە کە ئاگەی بە قۆناغی نهایی و جامەکە بەدەستدێنی کاکدارە باسی پلانت کرد زۆر باشە پلان و ئامانج و هەنگاوەکانی یانەی خاک چییە بۆ لە قۆناغی دووەمی خولی عێراقا ئایا تا چەند پلانتدا کردووە ئامادە سازیت بۆیان کردووە تا چەند یاریزانەکانت ئامادە کردووە ئەوە سوپاس بەخوای گەورە دەستکەوتێکی زۆر زۆر گەورە بوو بۆیانی وەرشی خاک وا دیارە دار و دەستەی ئیدارەی یانەکەش کە ئەوە ئامانجیان بوو بەسەر بکەون بۆ خولی عێراقی سپاس بەخوای گەورە و فەزلی خوای گەورەی و دوایەوە جوهدی یاریزانەکان و ئیدارە و با ڕاهێنەری تیان نەبێ ڕاهێنەر دوور وەزعەکە بێ سەرکەوتن لەخوا بەزاد بێستە قۆناغی بڵین کۆتاییان ماوە کە ئایا لە بەغداکرێ ئایا لە هەولێرەکرێ ئەوەش دار و دەستەی ئیدارەوتیان کۆبنەوەی لەسەر دەکەین دوای کۆبنەوەی خۆیان چونکەوەش مەبلەغێ پارەی باشی پێویستە تەنانەت تقریبا دەیاریە بێ هات و چوونە ئەمە مەساریفی تەکلیفەی زۆر بە نیگەرەکە دوایەوە 6 یاریزانمان پێویستە پەرگێشکەینیانەکەمان ئەمەش ئیدارەوتیان خۆمان کۆبنەوەیەک دەکەین لە ناو خۆمانە دار و دەستەی ئیدارە کاژێر ئیدارە چوارشەمەش تیر و پشکەکەی بۆ دەکرێت ئەمڕۆ چوارشەمە ئەمڕۆ تیر و پشکی بۆ دەکرێت ئایا تیر پشکەکە چۆنی دەبێ بەرنامەی خولەکە چۆنی دەبێ هاتوچوو دەبێ هاتوچۆن دەبێ یان کۆبوونەوە دەکرێت لە هەولێریان لە بەغدا من بە حەقیقەت معلوماتم نییە لەسەرەوە بەڵام ئیدارەی یانەکە ئەمە شتێک کێشێکی دیکەشی تایە ئەگە بێت و بەشداری نەکەی لەم قۆناغەیە کە بە سەرکەوتووی ساڵ دیکە دەبێ هەمان کێشە و گرفت لە سفرەوە دەستی پێ بکەیتەوە ئەم تەسفیاتی ناو شاری کەرکوک بکە ئەم 6 یاریە و اینجا بەسەر بکەوی ئەگە لەو خولەیە بەشداری بکەیت و تا کۆتایی لەگەڵ خولەکەی بەردەوام بیت ساڵ دیکە ئەم تەسفیاتە ناکەی وا دیارانی وەشتمو خاکشتموحیان هەیە ینی ئەگە کۆبوونەوەیان کرد و خۆیان بڕیاری لەسەر دەدەن بەشداری دەکەن بەشداری ناکەن ئەگە بەشداری بکەن دەبێ یاریزان پەرکێشکەی نەیانەکەت نزیکەی 5-6 یاریزان ئەمەش تەکلوفەیەشی زۆر زۆرە بۆ یانەکە چکە خۆتان نەزانن کاکرمانش وەرزشوانە لە کۆتایی وەرزیان لە کۆتایی وەرز نەختێ بڵین وەزعی مادی کەم دەبێتەوە دەعم کەم دەبێتەوە ئیتر پلانەکەش لە لای خۆیان ئەگە خۆیان بەشداری بکەن و منش وەک ڕاهێنەر ئامادەم بەڵێ لە سەردەمی ڕاهێنەرایەتی تا کام ڕووداوە تاڵەبیرت ناچێتەوە وە کام یادگاریش شیرینە هەمیشە لاتەمێنێتەوە ڕووداوەیە کە بەداخەوە یانەی بازیان و یانەی کەیوان یاریمان کرد لێرە بە لە هەمان کاتەیانی چەمچەماڵ و ینی سیروانی شارەزوو یاریانە کرد کە یاری کۆتایی بوو یاری یەکلاکەرەوە بوو ئەو یاریە دەبواە من بە ئەنجامی گۆڵێکی زۆر بیبەمەوە و چەمچەماڵش لە هەمان کات بوو یاریەکە ئێمە لە مەلعەبی خاک یاریمانە کرد و چەمچەماڵش لە یاریگای خۆی یاریە کرد ئەوە بوو ئیتر نەتیجە یاریەکە ئێمە حوتویستەوە بوو بەڵام چەمچەماڵ لێ توانی 4 گۆڵ بکات چەمچەماڵ بەسەرکەوت بە فەرقی 1 گۆڵ بەسەرکەوت ئەوە یعنی ئەوەی دڵخۆشکەرش بوو کە یعنی وەرشی بازیانم بەسەرکەوان بۆ خولی پلەیەکی کوردستان ئەو 3 ساڵە و 4 ساڵە و 5 ساڵی کە لایانی وەرشی بازیان بووم هەموو ساڵەکان تەنانەتەم ساڵی لێ دەربچێ و ساڵپاری لێ دەربچێ هەموو ساڵەکان ڕکابەر بووینە کە بە فارقی گۆڵێ بەسەر نەکەوتینە بۆ خولی نایبی کوردستان ئەو ساڵانە خۆش بەڵام ئەو ڕووداوە هەم لە ڕووی ناخۆشی هەم لە ڕووی خۆشیەوە کە ناخۆشیەکەی ئەوە بوو بەسەر نەکەوتم بە فەرقی گۆڵە لەگەڵیانی وەرشی چەمچەماڵ لە هەمان کاتە چەمچەماڵ شاری خۆمانە کەسی خۆمانم پیرۆزباییمان لیان کرد و دڵخۆش من چکەمە وەرزشوانین خۆشێکەشەوە بکەیانی وەرشی بازیانم بەسەرکەوە ئەو دوو خاڵە ینی لە ژیانی ڕاهێنەرایەتی مەبەڵێ تام و چێژی خۆیە بوو باشە بە بەراورد بە پێش هاتنی تۆ دوای هاتنی تۆ بۆ یانەی خاک ئەو گۆڕانکاریە باشا بینی ئەمە مانای ئەوەیە کاکدارە لەگەڵ یاری شترەنجا چۆنیت تۆ ئەبە یاریشێکی زۆر باش بی چکە کشوماتت بە یانەکەی بەرامبەر کردوانی یانەی خاک بەرز بکەیتەوە ئازانی چۆنە یەک لە شەترەنجا باش نیم دوو سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ خوای گەورە و فەزلی خوای گەورەیە
و هەروە برادرانش ئیش و کاری منیان بینی لە نزیک و دوورەوە وەک دار و دەستەی ئیدارە چکەوانش ئەگە کاپتن مزەفەر وەک سەرۆشییانەکە چەند ساڵی خۆی ڕاهێنەر بووە دابان چەند ساڵێک کاپتنی تیپەکە بووەتی ینی وەرشی خاک بوو ئەوانش وەرزشوان زانیان بە حقیقت فکر و بیر و بۆچوونی من چۆنە لە وەرزشە و پلانی من چۆنە لە وەرزشە سوپاس بۆ خوا ئەمە جوهدی سەرەتا جوهدی یاریزانەکانە دوایی ئەیگەڕێنمەوە خۆم و هەردوو مساعیدەکەم کاپتن محەممەد و کاپتن سۆرانەوانش بە حقیقت پاڵپشتم بوون توانیمان یانەی خاک ئەگە شتێکتان بۆ باسکەم ینی شتێ نامۆیە ساڵ پارخیانی وەرشی خاک بە فارقی چەند خاڵێک بەسەر نەکەوت بۆ خولی نایبی کوردستان وەرزشوانانی شاری کوردستان هەمووی ئاگدارم بەڵام ئەم ساڵ ململانی دابەزینەکە ئەمە فارقەکە زۆرە تۆ ساڵ پار بتەوێت بەسەر بکەوی ئەم ساڵ بتەوێت دانەبەزی ئەمە فارقێکە زۆر بەڵام ئەو پلانی کە ئێمە داماننا پلانی خۆمانە ناتوانین بڵێن شتەکان ڕوونکەینەوە بەڵام پلانی وەک ڕاهێنەر پلانی خۆم بوو کە بەم دوو شێوازە تۆپان بکەین و بەم شێوازە ئەو یاریانەی کە هەمانە چکە من سەرەتا پێتم وت تەمەشای جەدوەلی یاریەکانم کرد ئەو تیپانش سێ چوارتی پێشی خۆم سەرەتای خولەکە کە ڕایەنەری بازیان بووم لەگەڵ یانە یاریم کردبوو ئەمزانی نقاتی زۆفیان و نقاتی قووەتیان لەکوێیە سوپاس بەخوا پلانمان لەسەرەوە دانا و توانیمانە و خاڵانە کۆ بکەینەوە کە ینی وەرشی خاک قورتار بێ لە دابەزین پرسیارێکی وردی لێ بکەم دەفەت هەیە ئەگەر ئێستش بیرت لێ نەکرێت تا ئێستا بیری لێکەینەوە ئایا بڕیارت داوە بۆ وەرزی داهاتوو لە یانەی خاک بمێنیتەوە وەکو ڕاهێنەر من هیچ بڕیارێکم نەداوە زروفی بڵێن خۆم و من سەرەتا ئەم ساڵ کەوتم زروفی ماڵۆم حکمی کردە سرم کە لە ناو شاری کەرکووکەم قۆناغا چکە من 6 ساڵە کاکرمان زۆی ئاگدار بێ من تەدریبم نەداوەتەوە لە کەرکووک ئەو 7 ساڵی کەرکووکم بەجێ هێشت و ڕوون کردە شاری سلێمانی و ڕاهێنەرایەتم لێ دەستی پێکرد ڕاهێنەر نەبوومە لە شاری کەرکووکە کە ئەم ساڵش گەڕامەوە لەبەر حرمەتی یانی وەرشی خاک لەبەر برادران لەبەر سەرۆکییانە لەبەر کاکدابان و هەروەها لەگەڵ لەبەر مامۆستا حربی ئەمانە کەسی دیاری شاری کەرکووکن ینی وەرشی خاک شیانەیەکی خۆشەویستە بەڵام بڕیاری داهاتووم ئایا ئەمێنمەوە ئایا نامێنمەوە ئەوە زروف حکومە کاتە سەری من لەگەڵ هەرچیانەیەکە دابەزم طموحی لەگەڵ هەرچیانەیەکە دابنشم و گفتوگۆ بکەم طموحی خۆم هەیە نامێ ئەم ڕۆژانم دووبارە بەسەر بێتەوە کە ململانەی دابەزیم بکەم ئەوە ڕۆژانێکی قورسە بێ بە حقیقت بۆ ڕاهێنەر و دوایە بۆ یانەکەش باڵێ پرسیارێکەکەی نوێتینە دوایی پەیامی بەرنامەکە بەڵام بە کورتی حەزەکەم وەڵامش بزانم تەمەنێکی زۆرت بە تۆپی پێبەخشی لە لاویەوە تاگاتە ئێساکە و لە ساڵی 96ەوە بەڵێ ئێستش هەر لاوی بەڵام ئەو تەمەنە زۆرەی کە بە تۆپی پێبەخشی تۆپی پێچی بە تۆدایەوە دەستکەوتەکەی تۆپی پێ بۆ دارا محەممەد خۆشەویستی خەڵکیە منە ساعتی کە نەخۆش کەوتم و تووشی نەخۆشی ژێر پەنجە بووم لەوێ دەرکەوتم کە کەسایەتی من ئەوە دەستکەوتێکی زۆر گەورە بوو دایمەش باسم کردە کە سەرتاسەری عێراق لەگەڵ ماوەستان لەو ڕۆژە ناخۆشانەیە ڕۆژی ناخۆش نییە تاقیکردنەوەی خوای گەورەیە سوپاس بۆخوا چارەسەرم وەرگرت و باش بوومەوە ئەوە شتێکی زۆر گەورەی پێبەخشی بە حقیقەت یعنی لە بەسراوە تا زاخۆ ئارشیفەکانشم لەلایە و کەناڵە جوانەکەی کەرکووکش کە چەند جارێکا چاو پێکەوتنی کرد لەگەڵم ئەو شتم دەربڕی بە حقیقەتەوە دەستکەوتێکی زۆر گەورە بوو سەرتاسەری کوردستان سەرتاسەری عێراق خەمخۆری دارا محەممەد بن تەنانەت وێنەم و بەلافیتە و بە هینەکانش لە ناو یاریگاکان بەرزەکرا ئەوە دەستکەوتێکی زۆر گەورە من شانازی بەو دەستکەوتاکەم چونکە خۆشەویستی خەڵک شتێکی قورسە بەدەستی بێنی ئەوەش فەزلی خوای گەورەیە لەخوا بەزاتە و ڕۆژانت بیر ناچێت ئەو ڕۆژانم قەت بیر ناچێت ناخۆشەویستی خەڵک نعمەتێکی گەورەیە بە حقیقت خەڵک ڕێزت لێ بگرێ خەڵک حرمەتت بگرێ کەسایەتی مرۆڤ ئێمە هەمومان مردنێکمان لە پێشە ئایا بە سەربەرزی بمری باشترە یان بەسەر شۆڕی دوو لە ڕووی جەنابتان کە ئەو قسەیاکەم کە خەڵک لە دواتەوە باست بکە کە خەڵک بڵێن فڵان کەس وابوو بەڵام خۆشەویستی خەڵک
تەنانەت لە کەناڵەکانش کە پێمیانەوت مرۆڤ ڕەوشت بەرزەکە ئەوە جێی شانازی بوو بۆ من کە لە هەموو کەناڵە عەرەبیەکان و لە هەموو کەناڵە کوردیەکان ئەوە جێی شانازی بوونەوەش دەستکەوتێکە کە لە وەرزش بەدەستم هێنا چونکە بەهۆی وەرزشەوە ئەو هەموو خەڵکەم ناسی ئەو هەموو کەسم نە کە بوومە یاریزانی هەڵبژاردەی عێراق ئەوەش دەستکەوتێکی زۆر زۆر دەستخۆش کامڕۆ ئامادەبووی لە ستۆدیۆ